بەشێک لە ژنە ناودارەکانی کورد. لەم بابەتەی ماڵپەڕی ئاراستەدا جیاواز لە بابەتەکانی دیکە باز لە بەشێک لە بوێری و جوامێری ئەو خانمانە دەکەین کە ڕەنگە ناوەکانیانت بیست بێت بەڵام هیچ زانیاریەکەت نەبێت لەسەریان. کچی کافرۆش. کیژەکەی کافرۆش خەجیج بە مۆنالیزای کورد لە جوانیدا وەسف دەکرێ و ئاوێتەی بەستە و گۆرانی و فۆلکلۆری کوردی بۆتە وێردی سەرزمانی گۆرانی بێژانی کورد کە لە جوانی و ڕۆمانسیدا هاوتا و وێنەی نەبووە هەر بەهۆی ئەم جوانیەوە دەبێ کە ئەفسەرێکی ئینگلیز عاشقی دەبێ و دوای ئەوەی چەند جارێک داوای دەکات بەڵام ماڵی باوکی ڕازی نابن ئەمیش بە ناچاری هەڵی دەگرێ و دەیڕفێنێ. کیژەکەی کافرۆژ ناوی خەجیج جومعە مەولود شکاکە لە ساڵی 1922 لە شاری هەولێر لەدایک بووە. باوکیشی کافرۆژ بووە و بۆیە بە کچی کافرۆژ ناوبانگی دەرکردووە. باوکی کەسێکی سەربازی بووە پێشتر دۆستی سمایل ئاغای سمکۆی شکاک بووە و دوای کوشتنی سمکۆی شکاک لەلایەن ئێران لە ساڵی 1934 گوندی گەنگاچین کوردستانی ئێران بەجێ دێڵێ و خۆی و کچ و کوڕەکەی لەگەڵ دوو کچی سمکۆی کشکاک لە هەولێر دەگیرسێنەوە. لە تەمەنی 12 ساڵیدا دەیفڕێنن دوایی ژوێنەکەی بە هەموو کوردستان بڵاو دەبێتەوە. هەمیشە حەزی لە جلی سووری کوردەواری شکاکی بووە و حەزی بە دوو جۆر خواردن کردووە کفتەی حەجەمی و گڵدۆر کە خواردنێکە تێکەڵ لە ماست و برنج و گۆشت و باوکیشی لەبەر ئەوەی ئەفسەرێکی سەربازی گەورەی سمکۆی شکاک بووە لە داخە هەردوو چاوی کوێر دەبن. بەڵام کۆچی دوایی ئەم خاتونە نەزاندراوە دوای ئەوەی هەڵیان گرتووە. عایشەشانی هونەرمەند و شاژنی مۆسیقای کوردی لە ساڵی 1938 لە بنەماڵەیەکی هونەرپەروەر لە شاری دیاربەکر لەدایک بوو و هەمیشە ماڵیان جمەی هاتووە بە ئاوازە و گۆرانی کوردی و عایشەشانیش لەم ڕێگایەوە خوولیا و عاشقی هونەری کوردی و گۆرانی وتنەوە بووە. لە هەمان کاتیشدا ئاشنایەتی و شارەزایی لە مۆسیقا هەبووە. عایشەشان دەنگێکی زوڵاڵ و خۆش و غەمگینی هەبووە و ناوەڕۆکی گۆرانیەکانی کە لە پۆری و ڕامیاری و کۆمەڵایەتی پێوە دیار بوو و سەرەڕای شۆخ و شەنگی و جوانیەکەی هەیبووە. ئەمەش ئەوەندەی تر دڵگیرتری کردووە و لە ساڵی 1970 سەردانی هەولێر و دهۆک و بەغدای کردو و ئاشنایەتی لەگەڵ هونەرمەندانی تر پەیدا کردو چەندین گۆرانی و کۆنسێرت و کلیپی تۆمارکردن. بەڵام ئەم هونەرمەندە دوای خزمەتێکی زۆر بە هونەر و کە لە پووری کوردی لە 29 سەرماوەرزی ساڵی 1996 بەهۆی نەخۆشیەوە لە شاری ئەزمیری تورکیا کۆچی دوایی کرد. عادیلە خانم کچی عەبدولقادر بەگی ساحێب قڕانە لە ساڵی 1975 لە شاری سنەی کوردستانی ڕۆژهەڵات لەدایک بووە. خۆی لە بەگزادەکانی ساحێب قڕانی خاوەن ڕۆشنبیر و لانکەی ڕووناکبیری و هۆشمەندی بووە و لەگەڵ ئەوەشدا کارگێڕی هۆزی جاف بووە. لە ساڵی 1951 بنەماڵەکەیان لە دوای تێکچوونی میرنشینی بابان بنەماڵەکەیان ڕوو لە وڵاتی ئەردەڵان دەکاو. لە ساڵی 1995 شووی بە وەسمان پاشای جاف کردووە کە ڕۆڵی بەرچاوی هەبووە لە ئاوەدانکردنەوەی هەڵەبجەدا و کاروبارەکانی لە ناوهۆزەکانی جافدا زۆر بەسەرکەوتووی کردو و هەمیشە حەزی بە ئاوەدانکردنەوە و خوێندەواری و پێشخستنی وڵاتەکەی کردووە و چەندین قوتابخانە و باڵەخانە و سەیرانگای کردوێتەوە. عادیلە خانم بەهۆی ژیری و سەرکەوتووی و ناوداریەوە بۆتە جێگای گەڕیدا ئەوروپیەکان هەروەکو مێجەرسۆن لە ساڵی 1909 لە هەڵەبجە عادیلە خانم دەبینێ و سەرسام دەبێت بە زیرەکی و لێهاتووی و کۆمەڵایەتی ئەم خانمە کە توانیوێتی فەرمانڕەوایەتی شارە زوو بگرێتە دەست لە دوای مردنی مێردەکەی. و عادیلە خانم لە ئینگلیزەکان زۆر ناسراو بووە سەردانیان کردووە و نازناوی پایە بەرزی هیندی خان بەهادوریان پێبەخشیوە. لە ساڵی 1924 لە شاری هەڵەبجە کۆچی دوایی کردووە.
مەستورەی ئەردەڵان ماه شەرەف خانمی کوردستانی کە بە مەستورە خانم ناوی ڕۆشتووە ناوی مەستورە ئەردەڵانە کچی ئەبوو حەسەن بەگی محەممەد ئاغای ناڤری کوردستانیە لە ساڵی 1905 لە شاری سنە لە کوردستانی ئێران لەدایک بوو یەکێک بووە لە ئافرەتە ناودارەکانی گەلی کورد و لە سەرچاوە بێگانەکانیش باس لێوە کراوە و هەروەکو خانما ڕۆژهەڵات ناسی ڕووسی فاسی لێڤیا دەڵێ نووسینەکانی مەستورە زۆر گرنگن بۆ تەگەیشتن لە هاوسەنگی هێزەکان لە باشووری ڕۆژهەڵاتی کوردستاندا هەروەها هۆزەکەی مەستورە خانم با قادری بەناوبانگە و لە بواری ژیری و دانایی و ڕووناکبیریدا کەم هاوتا بووە و زمانەکانی عەرەبی و فارسی لەژێر چاودێری باوکیدا فێر بوو شاعیرێکی ناودار بوو دیوانە شعرەکەی مەستورە خانم کە 20,000 بەیتە لە ساڵی 1926 بە ناوی دیوانی ماه شەرەفخانی کوردستانی مەستورە لە چاپ دراوە و هەروەها خاوەنی کتێبی تاریخی ئەردەڵانیشە بە یەکەم ژنە مێژوونووس لە ڕۆژهەڵاتدا دانەنرێ کە لە ڕووی مێژوو ئەدەب و شێعردا شارەزایی هونەریەکی باشی هەبووە و هاوسەرگیریشی لەگەڵ فەرمانڕەوای ئەردەڵان خەسرەوخانی والی شاری سنە کردووە بە داخەوە لە ساڵی 1948 لە سلێمانی کۆچی دوایی دەکاو لە گردی سەیوان بە خاک دەست پێدرێت. مریەم خانی سەید ئەحمەدی خانەقا یەکێک لە ژنە سەرکردە و هەڵکەوتوەکانی گەلی کوردە سەرکردەی ئافرەتانی شاری کەرکووکی کردووە زۆر ژیر و هۆشیار و ڕۆشنبیر و کوردپەروەر بووە لە هەمان کاتیشدا خاوەنی بنەماڵەیەکی ئاینی و تەکیە و خانەقا بوون کە ڕۆژانە بەدەیان هەژار و نەدار ڕوویان تێکردووە و برسێتی خۆیان دەشکان و هەروەها مریەم خان کچی سەید ئەحمەدی خانەقا و فاتمە خانی شەخڕەزای شەدەڵەیە لە ساڵی 1904 لە کەرکووک لەدایک بوو خاوەنی سێ برایە با ناوەکانی شێخ عەبدولقادر و شێخ حوسێن و شێخ کاکە حەمە مریەم خان کەسایەتیەکی سیاسی و مرۆڤ دۆست و کۆمەڵایەتی بوو پەیوەندی بەهێزیشی هەبوو لەگەڵ بنەماڵەکانی تورک و عەرەبەکانی کەرکووک و حەبسەخانی نەقیب و شێخ حەفید و پیرەمێرد و چەلەبی و بنەماڵە ناودارەکانی هەولێر و کۆیە و بەعقوبە و شارەبان و بەغدا باوکی مامۆستای تایبەتی بۆ گرتووە بۆ ئەوەی فێری خوێندن و زمانەکانی عەرەبی و تورکی و فارسی ببێ و لە هەمان کاتیشدا شعرەکانی حافز و سعدی لەبەر کردو هەمیشە لەگەڵ مافی نەتەوەقیدا بوو لێپرسراوی مانگی سووری عێراقی لشین لقی ژنان بووە پێشانگای جلوبەرگی کوردی کردوێتەوە هەمیشەش هاوکاری گەلەکەی بوو هاوبەشی شۆڕشی ئەیلوری کردو لە ساڵی 1974 و ساڵی 1991 بەشداری کۆڕە و ئاوارەی ئێرانی کردووە تاوەکو لە 9 مانگی 12 ساڵی 1993 کۆچی دوای کردو لە مزگەوت و خانەقای خۆیدا نێژراوە. حەبسەخانی نەقیب کچی معروف بەرزنجینەوەی کاک ئەحمەدی شێخ و ئامۆزای شێخ مەحموودی مەلیکی کوردستانە هاوسەری شێخ قادری حەفیدە و لە ساڵی 1991 لە سلێمانی لەدایک بووە و بۆیەش پێیان وتووە نەقیب لەبەر ئەوەی باوکی پلەی نەقیبی دراوەتێ لەلایەن عوسمانیەکان و هەر بەو هۆیش بووە نوێنەری ساداتی شێخان ژنێکی بەخشندە و میهرەبان و دڵسۆز و ڕۆشنبیر بوو قوتابخانەیەکی نەهێشتنی نەخوێندەواری بۆ ژنان کردوێتەوە خانوە گەورەکەی خۆشی داوەتە کۆمەڵەی زانستی و هەمیشە لایەنگری مافی نەتەواتی گەلی کورد بوو لە ساڵی 1923 کە سمکۆیش کاک هاتە سلێمانی لە سەرداوای حەبسەخان لەسەر شەقامەکان کەوتنە پێشوازی و لە هەمان کاتیشدا سەرۆکی کۆمەڵەی ئافرەتانی کورد بووە لە ساڵی 1930 کە داوای مافەکانی ژنانیان کردو لە هەمان ساڵیشدا نامەیەکی ئاراستەی کۆمەڵەی نەتەوەکانی جنێف کردو داوای مافی چارەنووسی بۆ گەلی کورد کردو کاتێکیش کۆماری مەهاباد دامەزرا هاوکاری مادی کردو پێشەوە قازی سوپاس و ستایشی ئەم هەڵوێستەی زۆر کردووە و هەمیشەش دژی دابوو نەریتا دواکەوتوەکان بوو و یەکەم کەس بووە کە پەچەی فڕێدا و سەدان کێشەی کۆمەڵایەتی چارەسەر کردووە.
لەیلا قاسم لە ساڵی 1952 لە خانەقین لە خێزانێکی کورتپەروەر و دڵسۆز لە دایک بووە. هەر لە سەرەتای لاوێتیەوە کەوتۆتە خەبات و تێکۆشانی نهێنی بۆ ڕزگاری گەلەکەی و بە یەکەم کچی شۆڕشگێڕ و شەهید ناسراوە کە خۆشی لە بنەماڵێکی هەژار و نیشتیمان پەروەر بەرجەستە بوو. باوکیشی کرێکارێکی پاڵاوتگەی نەوت بووە لە ئەڵوەند. دواتر لە ساڵی 1970 ماڵیان چۆتە بەغداو، لەوێش درێژەی بە خوێندن و خەباتی ژێرزەمینی داوە. لە ساڵی 1970 لە بەشی کۆمەڵناسی کۆلێژی ئادابی زانکۆی بەغدا وەرگیراو. لە ساڵی 1970 لە ڕێگەی برایەکەیەوە پەیوەندی با ڕێخستنەکانی یەکێتی قوتابیانی کوردستان دەکاو. ڕۆڵێکی کاریگەر و کپ و چالاکی دەبێت لە کارکردندا و لە هەمان کاتیشدا بەهۆی ئەوەی جەودای خۆش ویستووە لەگەڵ ئەودا بۆ ماوەیەک لا شاخ دەبێتە پێشمەرگە و هەر بەیەکەوەش لێکۆڵینەوەیەکی زانستیان لەسەر کۆمەڵگەی کوردی ئەنجام داوە. بەڵام بەهۆی تێکچوونی مفاوەزە لە ساڵی 1974 کتێبەکەیان بۆ چاپکرا. جارێکی تر لەیلا شاری هەڵبژارد بۆ درێژەدان بە خەبات و تێکۆشان بۆ گەلی کورد. بۆیە دوژمن لە ساڵی 1974 بە وردی چاودێری دەکەن و ئەوە بوو لە ڕۆژی 28 چواری ساڵی 1974 لەیلا و خۆشەویستەکەی جەواد و سێ لە هاوڕەکانی گیریان خوارد لە بەغدا، کەوتنە ژێر ئەشکەنجە و ئازاردانە و لەم لاشەوە لە رادیۆ و تەلەڤیزیۆن و ڕۆژنامەکانی بەعەزدا پاتێکدەر و خائین ناویان دەبردن. بەڵام هەموو ئەمانە نەتۆسقاڵێک لە ورەی بەرزی خۆی و هاوڕەکانی کەم نەکردەوە. ئەوە بوو لە بەرواری 12 ساڵی 1974 لەیلا و هەر چوار هاوڕێکەی لە سێدارە دران و دایک و باوکی لەیلا لە تاوی لەیلا و سەلامی کوڕیان هەرزوو لە خەم و ئازاردا کۆچی دواییان کرد و هەر لەبەر خۆشەویستی و دڵسۆزی و بوێری و لێهاتووی لەیلا و هەزاران کچ ناونران لەیلا. قەدەم خێر لە ساڵی 1925 ڕازاشای بەهلەوی بە ناحەق و فرتوفێڵ شامڕاتخانی برای قەدەم خێری کوشت کە دوای میری لوڕی بوو. ئەمە ژڕق و تۆڵەی قەدەم خێری بەهێز کردو داوای لە کوردە فەیلیەکان و لوڕەکان کرد کە هاوکاری بکەن بۆ شۆڕش و ڕاپەڕین دژی بەهلەویەکان. چیا سەرکەشەکانی لۆڕستانی کردە بنکە و بارەگای شۆڕشگێڕەکان و توانیان زەبری کاریگەر لە دوژمن بدەن و هێرشەکانیان پوچەڵ بکەنەوە. بۆیە بە ناچاری حکومەتی بەهلەوی وەفدێکی ناردا لای قەدەم خێر و مادەیەکی زۆر زێڕیان بە دیاری بۆ بردو. باڵێ نیشان پێدا بوو کە لێبوردنی گشتی دەربکە. بەهلەوی بە وەفدەکەی ڕاگەیاندبوو کە شووی پێ بکات، بەڵام قەدەم خێر هەمووی ڕەت کردەوە و درێژەیدا بە خەبات. بەڵام ئەمجارە بەهلەویەکان لە ژێرپەردەی هەستی ئاینیدا با فرتوفێڵ وەفدێکی تێیان ناردە لایەن و قورئانیان بە دیاری بۆ ناردبوون و سوێندیان خواردبوو کە هەموو شتێک جێبەجێ دەکات. ئەمانیش باوەڕیان کردو چوون بەدەم بانگەوازەوەکە و بەهلەویەکان هەر لە یەکەم شەودا قەدەم خێر و 17 سەرکردەی تریان بردن بۆ تاران. ئەمانیشان لە ناو بردو قەدەم خێریان بە پرچەکانیەوە بە دوای وڵاغدا ڕاکێشە هەتا گیانی لە دەستدا. حەبێ خان کەریم یەکێکە لە ئافرەتە تێکۆشەر و بلیمەتەکانی گەلی کورد و لە بنەماڵەیەکی کورتپەروەر بووە و لە ساڵی 1927 لە کەلاری کۆندا چاوی بە سروشت و ژیانی کوردستان هەڵێناو. باوکی سەرۆکی خێڵی جاف بوو و دابوو نەریت و پەیوەندیە کۆمەڵایەتیەکان شارەزا بوو و با مناڵیش لەسەر داوای باوکی دەچێتە بەر خوێندن و یەکەم کچی کورد بووە لە سنووری ناوچەکەی خۆیدا با ژنێکی سوارچاک و تیرهاوێژێکی باش و شۆخ و شەنگ ناو دەردەکات و هەر لە سەرەتای لاوێتیەوە شەیدای ڕێبازی کوردایەتی دەبێت و هەرچی جل و زێڕ و پارەی هەبوو بەخشیوێتی بە حیزبی هیوا. دواتر حەبێخان دەچێتە ریزەکانی پارتی دیموکراتی کوردستان و درێژە با کار و چالاکیەکانی دەدات لە پێناو گەلی کووردا و مێردەکەشی لە شۆڕشی ئەیلولدا پێشمەرگە دەبێ و بەم هۆیەوە حەبێخان ڕوبەڕووی لێپرسینەوە دەبێ لەلایەن دوژمنەوە. بەڵام با خۆڕاگری و خۆی و پیاو چاکان لەمەش ڕزگاری دەبێ و درێژە با خەبات دەدا. لە هەمان کاتیشدا زۆر ئەدەب دۆست بۆ ئارەزووی نووسینی هۆنراوەی کردو کۆمەڵێک هۆنراوەی نیشتیمانی و کۆمەڵایەتی هەیە
بەداخەوە زۆر لە شارەکانیشی بزوربوون و بەڵام بەهۆی براکەوە کۆمەڵێک لە هۆنداوەکانی لە دیوانێکی قەشەنگدا لە ساڵی 1990 چاپکراوە لە 11 حوتی ساڵی 1997 کۆچی دوایی کردووە. بۆ بینینی ڤیدۆی زیاتر سابسکرایبی چەناڵەکەمان بکەن لە یوتیوب بە ناونیشانی ئاڕاستە.co. بەردەوام هەواڵ و زانیاری نوێ لە ماڵپەڕی ئاڕاستەوە. حتى ماوي ما يفرستم كردستانا خوشويستم حتى ماوي ما يفرستم بجواني دي